سلاوتانی بی تاوریان چونن باشن ولی عند خبر هبو گفتم بابا دبری اوی با سب بچات بنوشین گفتم بابا او بای دنگ بخیر بینت ما وقت دیار نینا سنا کنیم گفتم بابا شو کنه بخیر بی سرساو هاوری بخیر بین او خشنو دقیق هندق سوباز دقیق نصر قالت زاجي قيس بين يشتي كونغري بافل طالباني وبعد طالباني كونغري من دارجاني ما زرع طالباني ولا أوريان كونغري مالي طالباني أنا كونغري يشتي يعني سان كرما با كونغري كاني كوني قايل نبوي خلق هلا نوتدو لا كايشتي زور ما وحتى بارتيش استوي لي هاتيا هوران دنگم تسونا دنگ ما تسونا هوران بخير بين هاوريان تا ام دزانم ايشو ازاري خلق موتسيه براسي لهمو دوسيا جرينترا يعني معاش وضع خرابي خلق بآوي بكهربائي حالتك انسان براستي تعصف دخوا ورا سيدو صالح او وسعه كرتش بأخلاقا أزا أو حكومة اشتك نما يعني أوريان برواكن حكومة إكسباير بوا برلمان نما بسرو شريم إكسباير بوا معافس إكسباير بوا زماني باريزغا إكسباير بوا يتر يعني هم دوائرة كان إكسباير بوا هامي لا زيادة شي هي لا زيادة شي هي أوريان خير بين أوريان چند دامه يتر براسي قوتن بحر عند أوكي كو كونغري شتيدو خسيدة سبكي هاوريان بقوتان إيتان يعني نيوية شتي وقيادة وكاديركاني دور كتينو وما عند حفتاكي ترشن ده خبر ما نسي شتي باس كرت كا يشتي أوبوا ليستا چي دبي ليستي في بافل طالباني يعني شماري داوت كراغان زور زياتر لشماري أوي أواني بهالبجاردن درسنا البجاردن كان شامي فوزا ولا عندك كوب من تعرف لنا هندا مالبند وأنا هرت زور بفشتات تسلي بلام أوي كجرينجا أوريان سبي تظاهريك دبي تظاهرك بافل بتما بقرب عغيشك جار زوروا بسناو كونغري خلق شي زور يانكو كتب كان نمشي تظاهريك وتشبلو ريزان او بافل طالبان نستشي بنزا كسي هي وابزم هروات دنگ دريد دنگ ددن بو بنزا كسي يعني بزملة بيز بولا ناكاتن تكون شقياتا وهي بزياتر بس او كونغري بافل طالباني قبات بس لو عندي يعني او جروباني ترهمو درب كان شرعية قانوني بدنه وأوريان أوي لهمو يجرين ترى من شكله أنا نتيرفان بارزاني بخوي دستا كونغركي سبني نتيرفان بارزاني دستا كونغركي وبخوي زور بجيان دكا تكون نتير ولا هور بينيان زور خرافة ودلين الشكل أو بشاندري بافل طالباني يستا نتيرا بلان بارتي مسرور بارزاني بارتي مسعود بارزاني زين شدنري علي حسين علي حسيني دانيري لبو كونغري بس نتير ده شو خسروا شهرين يعني هم جواز كان ده بيني اتدير تو برو ميديا سيبري بخاور يعني غير حزبك الزاني ده سر هر داوك برو ميديا سيبري كان يخينا ميديا سيبري بارتي باراستن هر اخوريار شان ضدي بافلا كسينتي سبنه بشخص خودت وابرياره او ريشي بيت نشانداني بوي داهورو او جروباني تر درب كان وايرانش بشي او دكاتن وسبي بتصبلا ريزان بافل دتو سروك زيغرينيا دو زيغرا كارتوني قشيني او شي او مسعودي كزنازان يعني نتير مسرور هر بناو زيغري بارتين ونيا يعني عموما داني قبادي براي دبتا مسؤولي مكتب سياسي خرجاني كسرتي يعني اگر بياندنه كارجر مكتب سياسي ددنا شالاوي يتر لكر كشيغان يك دوش ستار كارجر مكتب سياسي بس انا ششتر رج نكتينا روداو هاوريان روداو سبني حمليه راغاني غوريان لو دكا بالي نيتير بحمشيك بجيجان دكان هر بوزاني اريتان
يعني ڕوودا و سبێنێ تەزە قوم دەکەوە سبێنێ مزاحرەیەکی گەورە دەکەن لەبەر خەڵکەشی زۆریان داوەت کردیە وەکو دیشمان ینی ئەوەی قسەی نەوە وردە خەبەرە ئاوڕیان ئەو شتانە بەڵام ئەوەی کە دەمێ بڵێم لە کوردستان کەس قەشمەری بە حزب نەکرد کەس حزبی وێران نەکرد بڕوا بکەم مەسرور و پاڤێڵ نەبی یعنی ئێستا وەرە بەس بەم بڵێ پارتی چ حزب مایە مەسرور کولفی کولە بڕوا بکەن کەس لە بۆینە تەدەخل لە هیچی حکوومەت بکە مەکتەب سیاسی سەرکرداری بیتە ئەمرازەکی زۆر لاواز و هامشین هیچ دەوریان نییە مەسعود و مەسرور بڕیار دەدەن هەمووان کە فشنە حزب نەما دوای گەشەی هاتنی مەسرور بارزانی حزب نمایە بەخۆ بەبابی بڕیار دەنێت چیریشیش دەوری نییە لە ناوێکێتیش کۆن ئەلحەق یعنی هەندێکشت پرەنسیپ هەبوو ئەوەش نەما هیچ نەهێشت پاڤێل و قوبات هیچ پرەنسیبیان نەهێشت حزبی ماری خوانە کاکە یعنی یەکێتی کوکڕەکانی نەشیروان گۆڕانیان برد و تەفتونیان کرد و حزبەکەیان کردە حزبی ساڵەی حزبی ساڵەی بەبیرتان دێ هاوڕێیان ئەوەی کە ئەوە بوو لە تەمسیل کەشکۆڵی ئەخیری لە دوێ ئەوە کە شوێنی کەربەستانیان کرد کوڕەکانی نەوشیروانیش گۆڕانیەوە کە قەشمەر دەبی ناوزارە لە حزبی شووی سۆسیالیست خراپتری دێ نیکوسیشان نەگە پێدێ ماڵی تاالبانی ژە حزبە بە مڵکی باوکی خۆیان دادنن خۆیانە تاوەتە 26,000 شەهید دەرێن بەس یەک شەهیدی ماڵی تاالبانی تێدا نییە لۆ خۆیانم تەواو دەیکەن لەبەر ئەوەی حزب واتە خەزێنە حزب واتە دەسەڵات ئیتر ئەوەی درۆیانتر ئاوڕیان قسەی مان لێرەدا ینی کەس بەقەدەر پاڤێل و مەسرور یەکێتی پارتی نەکردە قەشمەر لە ڕووی حزبایەتیش نەک حکوومەت و ئیدارە و ئەوانە و بڕوا بکەن ئێستا کە لە کوردستان حزبی پۆتینی هەیە نەک ئیتیحاد سۆڤیەتی کو پۆتین کولفی کولا لە رووسیای سەرۆک وەزیران بوو هەر کولفی کول بوو بۆ سەرۆک کۆمار هەر کولفی کول بوو یعنی ئەو منداڵی تاالبانی و بارزانی وان هیچ نەبن هەر مەنسەبیان لە سکرتێری مەکتەب سیاسیەکان زیاترە حزبی پۆتینی دروست بووە پۆتین یەکسانە بە رووسیا ئێستا ئەو بڕیار دەدا کۆریای شیمالی بیان بنمونە کەس نازانین جێگیری هەیە بەخۆی بڕیار دەدا و کوڕی کیمیر سۆنجی هەروایە کاسترۆ هەروە یعنی لەناو ئەو حزبە تۆتیلارانە میلیتارانە ئێستا یەکێتی پارتی دوو حزبی ئەمنی ئەوەنە ئەمنینە تەواو هیچ کە نما سیفەتی حزبیان نما ئەوەی حزب بی یعنی ئینسان بەوەی بڵێ نەک لە ئەوە دیفاع لە لاهورەیان لە نێچیرە بەس ئەو دووە کاکە وەکو پۆتینی بڕیار دەن یعنی هەتا پاڤێل بڕیار لە شتێک نەدا مەکتەب سیاسی سەرکردایەتی یەکێتی دیتان لەو ماوەی قەشمەری خانە بوو مەسرور بارزانی بڕیاری پارتی دەدا لەگە مەسعودی ئەوان کە هەموو قەشمەری خانەیە حزبی چما فازڵ میرانی دەوێری قسە چی بکە بڕوا بکە لە بۆی نەبووە لە کۆبنەوە تەڕحی هیچ بکات مەسرور وەچی ئەوەی لێی خوڕیتەوە بڕم بپرسم بزانم وە بۆیانە قەشمەری خانە حزب نمایانێ میزازی مەسرور و پاڤێلە قوبادیش دار بەزار لەگەڵ ئەوە دەبی بەس لە پارتی مەسعود و مەسرور لە ئەوەش نێچیر و ئەوە هیچ کردنە ملت سەری چتە قەبری ئەژدادی بەڕاشکایی بڵێن لەو پەڕی خراپ دەبی ئەنجیان لێ نییە گرنگ کورسەکەیە دەژێ موچە گرنگ نییە کورە بابا چۆن کورسی لۆنگۆ گرنگە ئاوا موچە ژۆ خەڵک گرنگە موچە ژۆ خەڵک گرنگە دوو هێزن بوونە دوو هێزی ئەمنی سەرچاوی ئێماوڕیان بەخێر بێن بریسمەر ئەو چەند خەبەرەتان پێ بڵێم یعنی سبەینە قەشمەری خانە یشکە لە قەشمەری خانەکان دەبی وەکو هەموو کۆنگرەکانی هەر زۆربەی کۆنگرەکە کاکە هەمووی کردە بنە ماڵەکەی خۆی ئەوە بزوتنەوەی ئیسلامی هەمووی کردە کوڕەکانی ئالعەزیز و ئالعوسمان و ئەوە بوون تێکدری بەربوون ئەو حزبە کچکانە حزب نمایە ینی بەجددی ئێوە بێچەتی پارتیش بە هەماشێوە سیفەتی حزب بوونیان نییە پاڤێل ینی بەجددی کەس نازانێ ینی یەکێتیەک وەرە تو بیرکۆ ئەو هەموو خەون و خەیاڵە و ئەو هەموو شەهید و ئەو هەموو فکرە ئێستا دوو کوڕی تاالبانی کورفی کولن خێریش بەوانە دەکەن یعنی نەکرد یعنی بەقەت بیریشا کورە کاکە وەڵای بەقەت 2 ساڵ لەمەوبەر ئەین تەسەور کە هەموو جافەکان محمود سەنگاویە ئامدی ئازی سێ جیمیان پێدەگوتراوانە لە لای ما واتە لەگەر
فتعبەجی جاف کە کۆ دەبنەدانگووە ئەمە سێدین فتعبەگێک لەو فارچەکان و سەرۆک عەشیرەتی جافوانە بوو جاش جەلالی جافەکانیان هەموو تەرک کردیە یعنی دەیان سەرکردەی هەرە دیاری خۆیان بایکۆت کردیە بەناو شکلیان کۆنگرەیەک دەکەن بەس لە بۆ شەرعیەتدانی زیاتر و دەرکردنی هەموو ئەوانەی دژی خۆی بوون و پاڤێل زیاتر وەکو دیکتاتۆرێک زیاتر بەدیار دەکەویتر و یەکێتی تەواو هەردانەوە ئیتر ئینشقاقەش کەشی لێ ڕوو دەدا لەبەرەوەی کەش لیستە چ خۆیان دەبین بەڵام لە بۆمە هیچ لە گۆڕانکاری ئەوە نابی مزەڕەت ئەوێ زیاتر یەکێتی پارتی کەتە بەردەستی دوو هەرزەکاری سیاسی ئەویش مەسرور و پاڤێلە ئەو دووە بە کەیف خۆیان بڕیار لەسەر چارەنووسی میلەتێک دەدەن لەبەرەوەی حزب بوو بنەماڵە بڕیار دەدەن خۆ حکوومەتی سوقلی نییە مەسەن لێرە حزب هەیە بەس حزب سوقلی نییە لە بەرامبەر حکوومەتە بەس لەکنەمە بالعەکسە نەک حزب بنەماڵە و لەناو بنەماڵەش یەک کەس دوو کەسن بڕیاری چارەنووسی 6 ملیۆن بۆ یاش وەزعی کورد گەیشتە ئەو حاڵەتەی ئەو دوو هەرزەکارە بڕیار دەن مەسرور و پاڤێلە خۆ میزاجیان خۆ عەقڵیان نە بەجێی ڕاوێژکارەکانی خۆیان دەکەن نە پرس دەکەن نە حزبیان هێش بەخۆشیان ئیتر وەزعەکە سبەینێ وا دەبی و بەس ئەوەی لامووی گرنگترە پارتی تۆ سەیری کۆمیدیایە پارتی عەلی حوسێنی دەنێری نێچیروانیش لەو لای دەچی و بەچە بڵە ڕێزان ڕەنگی 50 کەسێ پێکەوە بە یەک جاری هەڵیان دەبژێردن و هەر سەعات یەکەم و دووەم قسە گرنگ دەبی دوای دەبتە فشقیات وازە مغلق دەبیتن و ڕوودا و نێچیریش دەعمەچ کولیان دەکەن و کێشەی ئەوەی خۆیانەیە ئاڕیانەرەوە بوو بەڵام یەک کەشتان پێ بڵێم بڕوا بکەن دوێنێ لە هەولێر یعنی حزب چەند سووک بووە پارتیشتی چەند سووک بوونە بڕوا بکەن دوێنێ لەو هەولێرەی بەشێک لە خەڵکیان بە زۆرم لێ بردیە ئەوجە وەڵڵاهی ئەمن دەتوانم برێم ئەگەر 900 کەسەی پێ بە زۆرم لێش بردیتیان ساڵیادی ئەو ڕێفراندۆمەی گویا نازانم چەند کەس ئەوە بووە کادیرەکانی خۆیان کە هەر دەپەڕین هەست بەدەم و چاویان دەکەت کە مەجموعەکی زۆر کەمیش هەر دەپەڕی ئەو دەست بە ماندی بوون و بێزاریان دەکرد کە بە زۆرم لێ بردراینە کە ئەو قەنەعەتە کۆنەی خەڵکی کادیری پارتیێژەتی سخینمە هەم لە ترسان کە دەزان دەڕوخێن هەمیش دەبینن معاشیان نیە کاکە کە معاش نادرێ ئیتر ئەوە حزب و مەسعود بارزانانی وانە ناخوا کاکم فێر بوو وەکی مخەدەراتی معاشی نەدرێتێ مەچینەکەی ئیش ناکە باش بڕوا بکەن دوێنێ لە هەولێرە بە زۆرم لێ خەڵکیان بردیە ئەوجا خەڵکیان پێ کۆ نەبوویتەوە ئەو عەلەمە گەورە و گورانە بەتار بوو ئێجا دەوڵ و زڕناشیان بردبوو تویژدا وەڵڵی یەکێتی وەزعیلەوەی باشتر نییە تویژدانتان هەر یەکمان بچی بڵێ کاکە ئەمن عەفلە چ دەکەم لەناو بازاڕ لە پێش مچکۆی دەهۆڵ و زڕناچی کوتی بە قورئان لە پارتی زیاتر خەڵکی پێ کۆ دەبتەوە کورەوە حزب نماینە حزب نماینە بەڕوان پێ بکەن حزب نماینە و بە زۆرم لێ و بە وەرەقەیەکی داگیرکەرانی کوردستان لەوێن دەرمانە بەرحاڵ هاوڕێنەرە و چەند خەبەرا بوو وتم لە زیاتی نووسین ئەوە بکەین و وەزعی پارتیەکێتی ئاو نە حزب ماوە نە حکوومەت ماوە و کەس قەشمەری بە حزب نەکرد لە مەسرور و پاڤێل زیاتر ئەو حزبیان کردە قەشمەری خانە دەهەندە هیچ سیفەتی حزبیان تێ نەهێشت شەوێت شاد و سوپاسش لەو جێ لە ڕاگرتنتان لەو چەند دەقەیەی کە پێکەوە قسە و باسمان کرد شەوێکی ئارام